لە هەفتەی دووەمی خولی نایابی تۆپی پێی کوردستان نەورۆز نەیتوانی یاریگا و هاندەری خۆی بکاتە پاڵپشتی یەکەم بردنەوەی. لەسەر یاریگای زانکۆ نەورۆز میوانداری یانی دەربەندیخانی کرد. ئەم یاریە جیاواز و تایبەت لەم وەرزە دەرکەوت و چێژ بۆ یاری گەڕایەوە، چونکە هاندەرانی هەردوو تیب نەیانتوانی ئارام بگرن و بینەری یانەکانیان نەبن، بۆیە ڕژانە نێو یاریگا و شوێنی دانیشتنەکان و سەر دیواری یاریگاکە. تایمی یەکەمی یاریەکە نەورۆز باشتر یاری دەکرد و چەندین هەلی گۆڵ تۆمارکردنی لەدەستدا و بەبێ گۆڵ هەردوویانە ئەو جێمەیان کۆتایی پێهێنا. جێمی دووەم و سەرەتای یاری دیسان کوڕانی سپیپۆش باشتر دەرکەوتن، بەڵام هەر نەیانتوانی ببنە خاوەن گۆڵ. لە هێرشێکی هەڵگەڕاوەدا شێرکۆجەبار لە خولەکی 69 دەربەندیخانی کردە خاوەن گۆڵی یەکەمی یاریەکە. یاری بەردەوام بوو، چەندین هێرشیان ئاراستەی گۆڵی یەکتر کرد، بەڵام بێسوود بوو. سەرنجامی یاریش بە گۆڵێک لە سوودی شینپۆشەکان کۆتایی هات. توانم هەمووی بگەڕێنەوە بۆ ئەوەی کە ڕۆحێتێکی جەنگاوەریان هەبوو، ینی لە تەمرینەکانی چەند ڕۆژی پێشوە هەستم پێ کرد کە ئامادەین بۆ ئەم یاری. سواز بخوا توان بڵێم تا حدێکی زۆر یاریی زۆر باشمان کرد لە براورد بە یاری پێشوە کە یاریی خراپمان کرد ئەنجامیشمان بەدەستێنا، بەڵام توان بڵێم ئەوە لە ماوەی 2 ساڵە لێرە ڕاهێنەری نێمە تا ئێستا یاری وا هەجممان نەبردو، ینی هەجمێکی زۆر بەڕاستی هەجمێکی زۆرمان لە دەچا. ئەوەش وای کرد کە یاریزانەکانمانە دۆ خەمسار درویان تێگا گۆڵی عکسیمان لێکرا، بەڵام سواز بەخوا ئێمە ئەوەی ئیشمان لەسەری کرد هەمووی جێبەجێ کرا، تەنانەت ئەوە نەبێ کە گۆڵ تۆمارکردن بوو گۆڵمان سەرکەوتو نەبێنە گۆڵ تۆمارکردن، بەڕاستی فرسەکانشمان فرسەی محقق بوو هەمووی. شێرکۆجەباری خاوەن گۆڵی ئەم یاریە بە کەناڵەکانی ڕاگەیاندنی وت ئامانجمان ئەم ساڵ بەدەستهێنانی جامەکەیە. سپاس بۆ خۆ ئێمە یاریم ڕۆمان یارێکی گرنگ بوو، چونکە ئەم هەفتە ڕایەنەر سەرجەم پلانەکانی جێبەجێ کرد، خاڵی لاوازی نەورۆزمان دەستنیشان کرد، ئامانجمان لەم یێرا سێ خاڵی یاریەکە بوو. سپاس بخوا کە سێ خاڵەکەمان بەدەستێنا. ئەم ساڵ دەربەنیخان ئامانجی جیاوازترە لە ساڵانی پێشوو، کار لەسەرەوە کە بتوانێت نازناوەکە بۆ یەکەمین جار بێنێتە شاری دەربەنیخان کە شارێکی جوانە، شارێکی نمونەیە پڕە لە هاندەری جوان کە شایانی ئەوەیە کە ئەو نازناوە بگەڕێتەوە بۆ شارە جوانە. بەبردنەوەی یانی دەربەنیخان بووە دووهەم سەرکەوتن لە کۆی 2 یاری و بەدەستهێنانی 6 خاڵ لەم وەرزە. یانی نەورۆزیش پێچەوانەیە و 2 شکستی هەیە، لە 2 یاری نەیتوانیوە هیچ خاڵێکی هەبێت. محەممەد حسین گەلی کوردستان، سلێمانی.